بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز داهاتی مانگانەی هەرێمی کوردستان بۆ سەروو 1 تریلیۆن دینار بەرز بۆتەوە بەڵام بەرزبوونەوەی ئەم داهاتەی چی لە ژیانی خەڵک دروست نەکردووە گۆڕانکارێکی ئۆتۆی لە ژیانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست نەکردووە. ئەم شەو قسە لەسەرەوە دەکەین سەرڕایەوەی کە داهاتەکان زیادی کردووە بۆچی ژیانی خەڵک گۆڕانکاری بەسەر دەنات و یاخود دابشکردنی موچەی سێمانگی کۆتایی ئەم ساڵ دوا دەخرێت بۆ ساڵی داهاتوو و چۆن داهاتەکانی هەرێمی کوردستانیش ڕێک بخرێنەوە وەگەر بخرێن بە میوانداری بەڕێز سەمان بورهانقانی ئەندامی پەرلەمانی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. داهاتی مانگانەی حکوومەتی هەرێم بۆ سەرووی 1 تریلیۆن و 500 میلیارد دینار بەرز بووەتەوە. بە پێی زانیاریەکان لە ئێستادا حکوومەتی هەرێم 4 سەرچاوەی سەرەکی داهاتی هەیە: داهاتی نەوتی هەرێم، داهاتی ناوخۆ، هاوکاری ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە، ئەو داهاتەی مانگانە لە بەغداوە بۆ هەرێم دێت. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە بە بۆری 13 ملیۆن و 230 هەزار بەرمیل نەوت دەفرۆشێت. نرخی 1 بەرمیل نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا 67 دۆلارە. ئەگەر نەوتی هەرێم بە 10 دۆلار کەمتریش بفرۆشرێت، پارەی نەوتەکە لە مانگێکدا دەکاتە 905 میلیارد دینار. ئەمە جگە لە داهاتی نەوتی هەرێم کە بە تانکەر دەفرۆشرێت. هاوکات داهاتی ناوخۆی هەرێم لە ئێستادا زیاترە لە 150 میلیارد دینار. بەوتەی بەرپرسانی حکوومەتیش تا سەرەتای ساڵی داهاتوو داهاتی ناوخۆی بە ڕێژەی لە 150 زیاد دەکەن. لە هەمان کاتیشدا ماوەی چەند ساڵێکە ئەمریکا مانگانە 30 میلیارد دینار بۆ هێزەکانی پێشمەرگە دابین دەکات. لەلایەکی ترەوە بەغداد مانگانە 453 میلیارد دینار بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت کە دەکاتە لە 152 موچەی موچەخۆرانی هەرێم. لە ماوەی 12 مانگی ئەم ساڵیشدا بەغدا 5 تریلیۆن و 436 میلیارد دیناری ناردووە. بە هەموو سەرچاوەکانی داهات لە ئێستادا داهاتی مانگانەی هەرێم لە 1 تریلیۆن و 500 میلیارد دینار زیاترە، کەچی حکوومەتی هەرێم دابشکردنی موچەی 3 مانگی کۆتایی ئەم ساڵی بۆ ساڵی داهاتوو دواخست. زیادبوونی داهاتی هەرێم کاریگەری لەسەر باشکردنی دۆخی موچەخۆران و خەڵکی کوردستان نەبوو. لە کاتێکدا پێش 2014 بەغدا مانگانە 1 تریلیۆن و 200 میلیارد دیناری بۆ هەرێم دەنارد و خەڵک لە خۆشگوزەرانیدا بوو، کەچی ئێستا داهاتی مانگانە لەو کاتە زیاترە و لە سەرووی 1 تریلیۆن و 500 میلیارد دیناردایە و دۆخی خەڵکیش خراپترە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک من بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین وەکو لە راپۆرتەکە باسمان کرد کە ئێستا داهاتی هەرێم سەرووی 1 تریلیۆن دینارە، بەڵام بۆچی بەرز بوون و ئێم داهاتە گۆڕانکاری کەوتۆی لە ژیانی خەڵک موچەخۆران دەست پێکردنەوەی پرۆژەی گرنگ ینی نەگۆڕیوە؟ تاوان من زۆر سپاسی جەنابتانەکەم. سڵاو ڕێزم بۆ بینەرانی ئازیزی کەناڵەکەشتانەیە. لە ناو راپۆرتەکەی کە کەمێک لەمەوە بەرپەخش کرا ئەوە 4 جۆری داهاتی باس کرد، بەڵام لە هەرێمی کوردستاندا داهاتەکان لەوە زیاترن. مەسەلەن بێجگە لەو داهاتی فرۆشتنی نەوت کە ئێمە هەمانە نزیکی 500 هەزار بەرمیل نەوت دەفرۆشرێت کە بڕیارە لەسەر ساڵی داهاتووە بە پێی ڕێکەوتنی کە هێشتا لە ناو چوارچەوەی بودجەی داهاتووی عێراقدا ئەگەر جێژین پێی ڕێکەوتن و لێ تێگەیشتنێکە لە نێوان هەرێم و بەغدایە 250 هەزار بەرمیل دێ، بەڵام هێشتا داهاتی تری فرۆشتنی نەوتمان ئەبێت بێ لەو پارە و ئەو پارەش کە لەلایەن بەغدادەوە دێتە هەرێمی کوردستان و ئەو کۆمەکانی کە وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەیدەن و خزمەتگوزاری گشتی کە تۆ داهاتەکەی وەرەگری و ئەو باج و زەریبانی کە دیسانەوە وەریەگری لە هاونیشتیمانیان و داهاتی باج. ئەوە من لەناو ئەو راپۆرتەما کە دوێنێ لە پەرلەمانی کوردستان پێشکەشم کرد بە دوواداچوونێکی وردم کردووەمانە کە داهاتە فەرمیەکان 6 جۆر داهاتمان هەیە بێ لە داهاتی تریکایە کە 6 جۆر سەرچاوی داهات هەیە. بەڵێ داهاتی سابتمان هەیە، 6 جۆر داهاتی سابتمان هەیە و داهاتی تریشمان هەیە کە بە شێوازی جیاجیا دێتە ناو داهاتی گشتیەوە، جگە لەوەی کە قاچاق فرۆشتنی نەوت هەیە و هەندێک شتی کە هەیە ناقانونیە و هەندێک داهات
داهاتەیە زیاد کراوە بەپی بیاسانە بۆ لە پەرلەمانی کوردستاندا هەموو شتێک ئەبێ ئەگەر دیناری زەریبە زیاد کرێ لە سەراو نیشتمانەوەی قانون بێ لە پەرلەمان دەربچێ یعنی حکوومەت ئیشی حکوومەت تەنیا جێبەجێکردنە دەسەڵاتی حکوومەت پێوترێ دەسەڵاتی ڕاپەڕاندن یا دەسەڵاتی جێبەجێکردن واتە منەفیزە چی جێبەجێکات یاساکانی پەرلەمان بڕیارەکانی پەرلەمان جێبەجێکە خۆی بۆی نییە دەوری تەشریع ببینێ دەوری یاسادانا بینێ وەکو چۆن لە ماوەی ڕابردووە جۆرە لە باجەکان زیابووەکەمە ڕێگە بابەتی تایبەت بێ بۆ گفتوگۆکردن لە بەرنمەیەەکە پرسیارەکەی جەنابێت لەسەرەوەی کە زیادکردنی داهات بۆ ئێستا داهات زۆر زیادی کردوێسە ئێمە بەراوردێکمان کردیانی ئەو داهاتی کە ئێستا هەیە سەر و تریلیۆنێکە خۆ پێش 2014 کە بوجە لە عێراق هەر تریلیۆنێک و 200 میلیارد داهات ینی بۆچی ئەو کاتە ژیانی خەڵکاوە بوو ئێستاش داهاتەکە تقریبا لەو بەرامبەرە بەو کات و بڵین زیادیشی کردو بەڵام ژیانی خەڵک گۆڕانکاری بەسەر داهات کاک حەجی مەزانی مەسەلەی داهات چەندە زیاد بێ ئەگەر سیاسەتێکی دروستی بەڕێوەبردنت نەبێت سوودی لێ وەرناگری یاگەر داهات زیاد بێ شەفافیت نەبێ ئەگەر داهات زیاد بێ پلانێکی استراتیژی دوورمەودات نەبێ بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵم داهاتەیە چۆنیەتی سەرفکردن چۆنیەتی ئەولەویەدان بە خەرجیەکان کامیان گرنگە کامیان گرنگ نییە و ڕقابەیەکی باش نەبێت لەلایەن پەرلەمانەوە لەلایەن دەستگاکانی چاودێری دارایی و کار بە راپۆرتەکانی چاودێری دارایی نەکرێ ئەگەر داهاتە نەک تریلیۆنە بچێتە 2 تریلیۆنیش 3 تریلیۆنیش ئەوە دوجارەوە نابێت کەواتە ئەوەی کە گرنگە ئەولەویەتە سەرەڕای زیادبوونی داهاتەکان پێویستمان بەچێ پێویستمان بە ڕۆڵی ڕقابیە پێویستمان بە ڕۆڵی چاودێریکەری پەرلەمانە و دەستگاکانی چاودێری دارایی و گەنتڵکاران ئەبێ محاسبە کرێن ئەمانەیە کە بێ سەرتاکان ئەمانە دەست پێ بکرێ ئەمانە قۆناغە گرنگەکانی چاکسازین بۆی کە تۆ بەم شێوە بێ ئەو کاتە تریلیۆنێک دینار تریلیۆنێک بۆ نمونە کە داهاتەکە زۆر لەوە زیاترە تەنیا تریلیۆنێک دینار لە ئێمە 6 جۆر داهاتمانەیە کە من لێرە ئاماژەم پێ کردووە لێر لەم راپۆرتێکە دوێنێ لە پەرلەمان پێشکەشمان کرد ئەم ڕێکەوتنە گەر بچێتە بواری جێبەجێکردنەوە لە لایەن حکوومەتی هێرێم و حکوومەتی عێراق کە ڕێکەوتون و لە بودجەی داهاتوی عێراقدا ئەگەر پەسەند بکرێ زیاد لە تریلیۆنێ دینار داهات ئەدرێ پارە ئەدرێ بە هەرێمی کوردستان بەرامبەر بە 250,000 بەرمیل هێشتا هەرێمی کوردستانم داتیانە زۆرجێ بڕواکراونیە کە لە 450,000 480,000 بەرمیل ئەفرۆشتێ واتە لانی کەم 230,000 بەرمیل نەوتی کە ڕۆژانە ئەفرۆشتیان یعنی ئەمە داهاتێکی تریشە بە قەدەرە و پاری تریلیۆن دینارە ئەبێ و داهاتشکە ئەفرۆشتێ یعنی تۆ لە بەرامبەر 250,000 بەرمیلە لە ڕۆژێکە تریلیۆنە دینار وەرەگری کەواتە 250,000 کەری کە ڕادەستی ناکەی کەواتە شێمە زۆر زیاتر بێ ئەمە خاڵێکی ئێستا لە هەموو حاڵەتەکاندا داهاتی مانگانەی هەرێم لە تریلیۆنێک زیاترە بێگومان ئەم بێگومان بە تایبەتیم ڕێکەوتن لەگەڵ عێراق بکرێت ئەگەر ڕێکەوتن لەگەڵ عێراق بکرێ و ئەگەر شەفافێتێکی باشە بێ و داهاتە ناوخۆیەکان مەسلەی باج خاڵە سنووریەکان و ئەو داهاتانەی تر و یارمەتیانی نێودەوڵەتیانی کە پێشکەشی عێراق و ئەو قەرزە نێودەوڵەتیانی کە پێشکەشی عێراقی کرێ پشتی هەرێمی کوردستانیشی لەسەرەکە چۆن توانی بەگەڕی بخەی وەکۆی ئەو داهاتانی کە درێتە من گومانم نییە کە و ئەو بڕەنەوتەی تریش کە ئەفرۆشتێکە نازانێت چووکە بەبێ ڕێکەوتنەکە 250,000 بەرمیل نەوتە هەرێم نزیکەی 500,000 بەرمیل نەوت لە قۆناغێکە نزیکەی 900,000 بەرمیل ئەفرۆشت ئەم 500,000 بەرمیل نەوتە ئەم 250,000ش بێتە سەر داهاتی گشتی ئەوە لانی کەمەچێتە تریلیۆن و بەڵام خۆی ئێستش باز لەوەیەکی کە سەروی تریلیۆنێکە چونکە باز لەوەیەکی ئێستا هەرێمی کوردستان مانگانە 13 میلیۆن بەرمیل نەوت لە مانگێکا دەفرۆشی ئەگەر بە 57 بڵێن دۆلاریش حساب کە ئێستا ئەمڕۆ نرخی 67 دەکاتە 904 بڵێن میلیارد دینار جگە لە مەسەرەن لەو 453 میلیاری کە لە بەغداوە دێ کە باز دەکرێت 152 موچەی موچە خۆران لە بەغدادەوە دێ یعنی ئێستاش لەگەڵ ڕێکەوتنەکەش لەگەڵ بەغداد جێبەجێنێک هەمان ساڵی ڕابردووش بهێر سەروی تریلیۆنێک ناکات بەڵێ ئەو پارەی کە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 27 ساڵی ڕابردووی حکومڕانی کوردیە شتێکە جێگیر نەبووە مەسەلەی شەفافیەتە ئەبێت یعنی هەنگاوی بنەڕەتی لە چاکسازیە هەڵبەت ئێستا پرۆژەیەکی چاکسازی لە پەرلەمانە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و دوای پشوەکانی سەری ساڵ ئێمە دەست بە گفتوگۆکانی تایبەت بە لە خوێندنەوەی دووەمایتر بن دوو بڕگەکانی ئێمە تاوتویەکەین ئەمە بەس تەنیا ببورن بەس تەنیا چاکسازیە لە بواری موچە و دەرماڵەکانە و لەگەڵ خانەنشینی واتە بنەڕەتەکەی کە پێویستە کە چاکسازی تیا بکرێەوەی کە چاکسازی لە چی بکرێت لە داهاتەکان ناکرێت کە جێگەی باسە باشە بەس سوال بە دابەشکردنی ئەو موچەی کە لای حکوومەتە موچەی سێمانگی کۆتایی ئەم ساڵ ئەنی دابشکردنەکان دەچێتە ساڵی داهاتوێن ئەگەر شەفافیەتە بێت و یعنی ئێستا ناتوانرێت بەشێک مەسەلەن ئەم موچەیە ڕێک بکرێتەوە دواکەوتنی کە هەیە زای چ شتێکی ئێمە ئێستا ئەگەر قسە لەسەر مەسەلی چاکسازیەکەین لە هەرێمی کوردستاندا
باقسە لەسەر ئەو پرۆژە یاسایەکین کە ناوی چاکسازیە لە هەرێمی کوردستاندا باش ئەوەی کە تەعاان بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە لە بەژمارە 41 لە 11 هاتۆ بۆ پەرلەمان نزیکی 2 هەفتەی هاتۆ بۆ پەرلەمان و ئەم پرۆژە یاسایی کە ئەنجومەنی وەزیران پێشکەشی پەرلەمانی کوردستانی کردووە کە لە 19 مادە پێکاتوە لەم چوار خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە من با بە خێرایی قسە لەسەر بەشێ لە خەوشەکانی ناوەمەڵ باش یەکێک لە خەوشەکانی ناوەمە دەبوو مەسلەی لانی کەم گەڕاندنەوەی پاشەکەوتی موچە لەمەیە جێگیرکرایە تێدانیە بڵێ بڵێ لە ناو ئەم پرۆژە یاسا پاشەکەوتی موچە بەڵێ ئەمە مادام تۆ ڕێخستنی موچە و خانەشینوێ ئێوە بەشێک لە ڕێخستنی موچە گەڕانەوەی پاشەکەوتە تۆ چۆن موچەی فلان فەرمانبەر و بە سەدان هەزار فەرمانبەر هەیە لە وڵاتیان موچەی ڕێکە خەیتەوە کە باز لەم پاشەکەوتەکەی ناکەی یعنی ئەمە ئەبووە مەسلەی ئەبێ پاشەکەوە لە ناو پەرلەمانە قسە لەسەر ئەمەیەکەین کە هیوادارێتوانن ئێستا هەڵ هەیە کام بەرگێ زیاد بکرێت لە بەڵێ بەڵێ قابل ئەوەیە لە ناو پەرلەمانە بەرگەیدانەوەی پاشەکەوتەکە بینەران جێمان لێکرد بووی باشتر تێبگەن کە چۆن ئەمە گۆڕانکاریەکی تیا بکرێت تەمەەن لە ناو پەرلەمانی کوردستاندا بەپی پێڕەوی ناوخۆ بۆ نمونە پەرلەمانتاری قسێکە ئەڵێ پێویستەکە ئەم خاڵە جێگیر بکرێت کە پەیوەندی بەوەی ئەبێت پاشەکەوتی موچە مادەی سێم بۆ زیاد بکرێتەوەی هەموو ئەو پارانی پاشەکەوتی موچە کە دراوەتەوە بێ بدرێتەوە و یا بخرێتە سەر حسابێکی بانقییان بۆ نمونە ئەم مەسلەی ئەگەر دوو پەرلەمانتار پشتیوانی لێکرد ئەوە لە خوێندنەوەی سێمە کە دەنگدانە لەسەر یاساکە ئەوە خرێتە دەنگدانەوە ئیترە خرێتە دەنگدانەوە لە دەنگدانی گشتیە ئەگەر توانی نیوە زائید یەک بەدەست بێنێت ئەوە جێگیر دەبێت لە ناو پرۆژە یاساکە نەیتوانی ئەوەی تر تێپەڕێ و جێگیر نابێت بەڵام هەر ئەم جارە کە پەیڕەوەکەی خۆتان هەمار کردێتەوە لە پەرلەمان باز دەوەکی ئەوانی کە بۆ نمونە پابەندی داراییان هەیە دەبێت حکوومەت ینی مەسەرەن ڕەزامەندی لەسەر بێت نابێت پێی ڕەزامەندی حکوومەت دەتوانن ئەم دانەوەی پاشەکەوتە بچەسپێن لە کاتێکی خۆی و پرۆژێک حکوومەت نابێت تێدانیە خۆی تێدانی ئەوە یەک دووەمیان خاڵێکی کە بەپی مادەڵێ گەر هەندێک پرۆژە ڕەهەندی کە پرۆژە یاسایەک کە تۆ پێشکەشەکەی لەلایەن پەرلەمانتار بۆ نمونە 12 پەرلەمانتار پێشنیازە یاسایەک پێشکەشەکە ئەگەر ڕەهەندی دارایی هەبوو بەپی پێڕەوی ناوخۆی پەرلەمان ئەگرێتەوە بۆ حکوومەت ئەڵێ حکوومەت پێم ناکرێت بۆ نمونە بۆ نمونە پرۆژە یاسایەکەم پێشکەشەکەین ئەڵێ نابێ خانشینی لە 400,000 لە 500,000 کەمتر بێ ئەڵێ ئەمە خوێندەوەی یەکەمی بۆ کرد لە بابی گەڕینەوە بۆ حکوومەت کەی گەڕێتەوە بۆ حکوومەت ئەڵێ ئێمە بەپی 500,000 بێ بۆ نمونە ئەگەر کەمتر بێ ئێمە بانگانە پێویستمان بە زیاد لە 100 ملیارەیە دەرەقەت ناین بۆ نمونە ئەو کاتە ناچێتە بواری هەر خوێندنەوەی بۆ ناکرێ ئیش پێ ناکرێ بەم پێشنیاز یاسانە بەڵام قسەم لەسەر چ شتێکە بەڵام هەر پێشنیازێک لە ناو پەرلەمانەوە پێشکەشەکرێت لە خوێندنەوەی دووەمە ئەگەر دوو پەرلەمانتار پشتیوانی لێکرد بۆ دانیشتنی سێمە خرێتە دەنگدان بەڵامی تر دوجارەوە زۆری نییە بڕیارەیە زۆرینە بڕیارەیە پێشنیازی تۆ بەیە دووە دەگیریانە و ڕەنگە دواتر هەر سێ باش بەس ئەمە ئامادەکاری بۆ کراوە یعنی کرد لە بەرگەیەکی زیاد بۆ کرێ بۆ نە جا من مەبەستم ئێساکەکە هەندێک تەمەن بیرروڕامان گۆڕیوە توی پەرلەمانتارەکان لە ناو خۆمانە مەسەلەن بەشێکی زۆری پەرلەمانتار قسەمان لەسەرەوە کردووە ئەوە خەلیلێکە کە من دەڵێم بووە پاشەکەوتی موچێتیا بووە خاڵێکی ترە بووە لە ناو پرۆژە یاسایە بووە ئەبووە یعنی تۆ سێری کە یەکێکە خانشی نەکرێ بە 180,000 دینار خانشی نەکرێ خەڵک کەمتری خانشی 180,000 220,000 هەیە 500 ساڵ خزمەتیە 230,000 خانشی نەکەی ئەم مەسەلەیە آخر خانەنشینی کە هیچی خانشینە بێ توش ئەچێتە تەمەنەوە پێویستی بە چارەسەرەیە پێویستی بە ژیانێکی باشترە بگەڕێ پێویستی بۆ بە 230,000 دینار ژیانی ناگوزەرێ و عیلێکی بەسەرەوە بێ ژیانی ناگوزەرێ ئێمە پێشنیازەکەین لانی کەم پێویستەکە بووە لە ناو پرۆژەی مەجێجیکرا کە بەشێ لە داهاتە گەڕێتەوە بووە لانی کەم 400,000 کەمتر نەبێ کەمترین موچە ئەمە کەمترین موچە بووە ئەوە لانی کەمەوە جێگیر کرا لە ناو پرۆژەکە کەمێکێکە لە خەوشەکانی ناوەم پرۆژە یاسایی کە من باسیەکەم ئەمە نقطەیەکە لە ناو ئەم پرۆژە یاسایە کە هینە ئەی مەسلەی خانەنشینی پلە باڵا کێسە زۆر قسە لەسەر وەزیر و پەرلەمانتارەکەی چی بەسەراتوە لەناو پەرلەمان هەوڵ هەیە بۆەوەی کەچکەوەی حکوومەتی ژناربووی گلەی ینی ڕخنەی لەسەرە بوو کە خانەنشینی پلە باڵا وەزیر و ئەوانە ینی دەکات بە 5 ملیۆن کەمێک لەوەی پێشتر کەمتر خۆی با من شتەکە چ شتێکی ئەمە پەیوەندی نییە پەیوەندی بە خانشتێکی پەیوەندی بە جۆری موچەکانەوەیە دەبێت موچەکان ڕێکخنێتەوە یای پەیوەندی بە موچەکانەوەی ئێستا بەپی هەر فەرمانبەرێکە چێتە قۆناغی خانشینی بە 160 خانشینە بێ بەپی ساڵە خزمەتەکەی باشە ئیتریەکێکە گەر ملیۆنێک بێ 170 وەرگری 700,000 خانشتینەکرێ ملیۆنێکی ئیسمی وەنیا ئەوەی بنەڕەتی بەهین ئەم مەسەلانە ئەمی کە موچەکانە بێ موچانە چاکرێتەوە ئەمەی کە پەیوەندی بە خانشینی پلە باڵەکانەوەیە
لە ١٧ خانەنشینی پلە باڵاکان لە هەرێمی کوردستاندا بە ١٧ خانەنشینەکرێن هەموو پلە باڵاکان بە ١٧ خانشین بەڵام مەرجی تایە وەکو عێراقی لێ هاتووە مەرجەکە چ شتێکە ئەبێ 15 ساڵ خزمەتت هەبێ ئەبێ لانی کەم 45 ساڵە تەواو کردبێ یعنی ئەگەر تۆ 45 ساڵت تەواو کردبێ بەڵام خزمەتت نەگەشت بێتە 15 ساڵ خانەنشین ناکری ئەگەر 15 ساڵ خزمەت هەبێت و 41 ساڵ بیت خانەنشین ناکری 4 ساڵی خانەنشین ناکری بەپی پێشنیازی یاساکە بەڵێ ئەمیکە حکومەت نردوێتی واتە لە باڵاکانی ژەم خانەنشین نامێن ئەمە بۆعدێکەوەی کە پەیوەندی بە مەسەلەی پەرلەمانتار و وەزیر و پلە باڵاکانی ترەوەی وەکیل وەزیر و سەرۆکی دەستەکان کە لە دەرەجەی وەزیرن باش هەموو ئەم مەسەلە ئەمە بۆ خولەکانی پێشوش واردە جێبەجێ بێت مەسەن لە خولی یەکەم و دووەم و سێم و چوارەمی پەرلەمانتە ئەم خولەشکە پێنجەمە و لە کابینەکانی تریشە کابینەی نۆیەم یەکەم و دووەم و سێم و چوارەم هەموو وەزیرانەکە بوون ئەو وەزیرانی کە مەرجەکانێتە مەسەن یەکێکە بۆ کراوە بە وەزیر فەرمانبەری میری نەبووە بۆ بە وەزیر بە 4 ساڵ 3 ساڵ وەزیر بۆ 4 ساڵ وەزیر بۆ بە پلەی وەزیر خانەنشینە 25 ساڵ 20 ساڵە باشە ئەم وەزیرە با تەمەنیشی تەواو کردبێ بەڵام لەبەری خزمەتی نیەمە خانەنشینەکە هەڵەوەشێتەوە بەپێی ئێستا یعنی ڕەنگە زیاد لە 1000 کەس بەس بە دەرەجەی پلەی تایبەتی وەزیر کە خانەنشین کرابن هەڵبوەشێنەوە ژمارەیەکی بێشومار هەڵەوەشێنرێتەوە بەپێی ئەم پێشنیازی لەم خولەش چەند پەرلەمانتار خانەنشینی دەکات گەر بەم مەرجانی ساڵ خزمەت بێت بەپێی ئەمە بێت لە 111 پەرلەمانتارەکە کە 100 پەرلەمانتارن سییانیان دەستی سەرۆکاتین من پێم وایە سەر و 75 پەرلەمانتاریم خولە خانەنشینی نایەنگرێتەوە باش یعنی بەس لە تەنیا ئەم خولەی پەرلەمانە نزیک 75 پەرلەمانتار مەرجی خانەنشینبوونیانتیانە واتە مەرجی 15 ساڵ خزمەت و مەرجی 5 ساڵیانتیانە باش ئەوەی کە جێ دڵخۆشکەرە ئەم خولەی پەرلەمان یعنی خولێکی گەنجە تاقی تازی تایە خوێنی گەرمی تایە لە ناو خولەی پەرلەمانە بەڵام ئەگەر ئێمە قسەمان لەسەر خانەنشینی ئەوەی کە پەیوەندی بە خانەنشینیەوەیە لەناو ئەم خولەیە بەپێی ئەمەی کە 45 ساڵ بێت و بێ 15 ساڵ خزمەتیانە بێ خەڵکەیە مەسەلەن 52 ساڵەیە 55 ساڵە پەرلەمانتارە کاک حەکیم هەیە پەرلەمانتاریە 6 ساڵە بەڵام لەبەری خزمەتی وەزیفی هەیە خولی پێشوش پەرلەمانتار بووە ئەم خولەش پەرلەمانتارە نزیکەی 6 ساڵ تەمەنیە بەڵام شمولی خانەنشینی ناکە لەبەری خزمەتی نیە کەواتە بەپێی ئەمە بەپێی یاساکەی پێشنیازەکەی حکوومەت تەقدیمی کردووە بەشێکی زۆری خانەنشینەکان ڕەنگە لە هەر چوار خولەکەیە لە هەر پێچخولی پەرلەمانە خانەنشینی پەرلەمانتار ئەگەر نمونە وەرگین لەو 555 پەرلەمانتاری لەم پێچخولەیە هەبوون باشە هەندێکیان بۆ دوو خول بوونەچی 550 پەرلەمانتارە ڕەنگە 530 پەرلەمانتار بن هەندێکیان دووبارە بوونەوە لە خولە ئەم 530 پێم وایە نزیکەی 100 لانی کەم 160یان بەپێی ئەم یاسایە نزیکەی 150 بۆ 160یان شمولیان ناکات خانشی ناگرێتەوە ئەمە نقطەیە کە خانەنشینە کە 170کەیان شمولیەکە بەپێی ئەوەی کە یاساکەی پێشنیازەکەی خەڵک بەرچای ڕۆشن بێکە ئەم مەسەلەینە بۆ وەزیرەکانیش عینەشت بۆ وەکیل وەزیرەکانیش بۆ بەڕێوەبەرە گشتیەکانیش هەموو بۆ سەرۆکی دەستەکان بۆ هەموو ئەوانی کە لە دەرەجەی وەزیرن بە هەمان شتێوە ئەم خانەنشینە نایانگرێتەوە چ شتێکەیە بەڵام نقطەیەکی کە لە ناو خۆشەکە لە ناو یاسایە ئەبێ پلەی خانەنشینیەکان ئەمانێکە بێ ئەم مەسەلەیە بێ یاسایی کە پێشکەش کرێ بۆی پلەی وەزیفیەکانی بە فەرقی موچەکان کەم کرێتەوە یعنی فەرقی موچە کە کەم کرایەوە ئەو کاتەوە خەڵک بەلایەوە احتیادی بە کە خانشین کەسێک مدیر عامە یا بەڕێوەبەری گشتیە یعنی ئێستا بڵین بەس ئەوەی کە ئەگەر ئەو پێشنیازی حکومەت سەر بێتە ناوەی خانشینیەکە کەمێک کەم دەکای پلە باڵەکان ئەگەر نا لە کاتی ینی داوامی بڵین پێش خانەنشین موچەکە هەروە خۆیەتی بۆ نمونە پەرلەمانتاری زیاتر لە هەژمنی وەزیرێک مەسەلەن هەژمنی هەروە خۆیەتی موچەکە بەس کاتی خانەنشینەکەیەوە بەڵێ کاتی خانەنشین هەموو لە هەموو پلەیەکی وەزیفیە تۆ بەڕێوەبەری گشتیت بۆ نمونە بڵین بەڕێوەبەرێکی گشتی 4 ملیۆن و موچە وەرەگریت بە دەرماڵە و شتانەوە بەڕێوەبەرێکی گشتی بنەڕەتیەکەی بڵین ئەوە یەکێکی حسابی باشترزە گریمان 3 ملیۆن و 700 بنەڕەتیەکەی 170 ئەمە وەرەگری گەر مەرجەکانی تیابێت 170 ئەوە بە حدودی بۆ نمونە 2 ملیۆن و نیو خانەنشینە بێت ئەم پۆستانەکەی نەبێ تۆ کە خانەنشینەبی بە 170 موچە بنەڕەتێکە و خانەنشینە بێت باش بەس هیچ هەوڵێکی چکە زانیاری هەیە هەوڵێک هەیە ئەوەی کە هەندێک پەرلەمانتار بۆ نمونە دەستکاری و پێشنیازی حکومەت بکەن لە بەرژەوەندی پلە باڵاکان یعنی ئەوانەی خولەکان پێش شتێکی خۆی ئەگەر من بەنسبەت منە وەکو پەرلەمانتارێک هەر هەوڵێکە بێت بۆ ئەوەی کەوا مەسلحەتی طبعا ئەمانە زەمیلی ئەمن کە
بەرگری لە زمینەکەت کە لاو پیشەکەی بەڵام شتێک هەبێ کە لە ناو چاکسازیەکە بێ لە جیاتی تونتریکەیتەوە شلتریکەی من پشتیوانی لێ ناکەم و نابێ بۆ ئاراستەیە بێ کەشل بێ ئەگەر هەر هەوڵێکە بێ بۆ ئەوەی موچەی ئەوانەی کە شمولیان ناکە ئەوانیش شمول بکە بەش بە حالی خۆم لەگەڵ بەیانیم هەوڵ هەیە ینی ئێستا ئەشێ ڕەنگە نیگەرانی هەیە نیگەرانی هەیە لە ناو هەندێک پەرلەمانتارانەوە هەندێک پەرلەمانتاریش پێی وایە ڕەنگە 12 ساڵ خزمەتی هەیە 11 ساڵ خزمەتی ئێمە غەدرێکە یعنی دەرچەیەک ئەویسترێ بۆ خولەکانی پێشوش بامان شێوە یەکێتی پەرلەمانتارانیش هەموو مەسەلانە خولەکانی پێشوش بیانەوێت دەرچێک بدۆزنەوە بۆ ئەوە جا ئەگەر شتی دەرچێک بدۆزێتەوە ئەو کاتە نابێت بەس بۆ پەرلەمانتار بێ بۆ زیریش بکەی ئەبێ بۆ سەرۆکی فەرمانەکان بکەی بۆ بەڕێوەبەری گشتەکانیش بکەی پێم وایە دوجار بەهایەکی ڕاستەقینە نایڵێتەوە بۆ مەسەلەی ئەم خاڵی کە ناوی خانەنشینیە ئەم خاڵەی کە بەپێی یاسای خانەنشینیە لە عێراقا یعنی ئەو مەرجانەی بۆ خانەنشینی لە عێراقا دانراوە کە بێ 15 ساڵ خزمەتت دەبێ و 15 ساڵ خزمەتت هەبێت و 45 ساڵ تەمەنیش هەبێ بەڵام یەکێ لە نقطەکانە ئەوەیە ئۆتۆماتیک کە تۆت خانەنشینەکەی بێ 125 دەبێ بەڵام ئەگەر ئەم 125 لابرێ من تەنانەت پێم وایە ئەگەر ئەم 125 لابرێ واردە یعنی یەکێ خانەنشین کرێ بەس تەنیا ساڵانی خزمەتی بۆ ژمار کرێ بە تایبەتی پلە باڵاکان ساڵانی خزمەتی بۆ ژمار کرێ لەگەڵ چ شتێک لەگەڵ 45 ساڵ تەمەنەکە بەڵام ئەوە چۆنەکرێ دوجار چۆنەوە تێپەڕێنە من هیوادارم و دانیشتانی کە پەیوەنددارە بە چاکسازی ڕاستەوخۆ بگوێزرێتەوە بۆ خەڵک داخراو نەبێت ئەبێ مەسلەیەکی گرنگکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە بۆی بزان نوێنەرانیان لەناو پەرلەمانە چۆن بەرگریان لەکەن نوێنەرانیان لەناو پەرلەمانە چۆن ئەو مەسلەی کە پەیوەندی بە خانشەیە خانەنشینی نابێت من وایە من ڕەم وایە کە ناحەقێکی گەورەی خانەنشینی پلە باڵا هەبێت لە 3 ساڵ ئیشکردن لە پۆستێکایە 4 ساڵ لە کاتێکدا فەرمانبەرێک 35 ساڵ خزمەت دەکات مامۆستایەک فەرمانبەرێک مشریفێکی پەروەردەیی مناڵەکان پەروەردەیەکەن 35 ساڵ خزمەتەکە بە موچەیەکی کەم دوای 170 خانشینەکرێ نابێت کە مەسەلەن پلە باڵاکانیشە ئەبێ مەرجەکە بێ کە ناوی خزمەتکردنە بەشێکی زۆری پەرلەمانتارەکانیش پێشتر مۆزەفی میری بوون فەرمانبەری میری بوون یا مامۆستا بوون مامۆستای زانکۆ بوون ئەم مەسەلانە خزمەتانە کرێ بۆی هەژمار کرێ و لەو چوارچەوەیە باشە بەس ئێستا پێشتر لە خولی پێشتر باز لەوەکە کە پرۆژە چاکسازیەکە مانگانە 100 میلیارد بۆ حکومەت دەگەڕێنێتەوە ئێستا باز لەوە دەکرێتەوە باز لەوە دەکرێت 50 میلیارد دەگەڕێنێتەوە زانیان ڕاستن من بڕوان بۆ ڕقەبانە نییە هەست کەسی و ژمارانە لێ ڕاست نییە باش ئەو داتانە لێ ئەزانی ئەوە لە وڵاتێکە داتا بەهای هەیە کە داتا هەبێت باش کە شەفافێتە بێت بەزەوەندەی بۆ دواتان کرد لە پەرلەمان داتای وردیە زانی داتای ئەبێت بۆ باش بۆی تۆ بزانی چەنە سەریکە لە وەزارەتی تەندروستی چەند ئێستا لیژنەی تەندروستی لە پەرلەمان نازانێت لە ناو وەزارەتی تەندروستیە بەپێی ئەمە چەنە پارە ئەگەڕێتەوە دەرماڵەکانیانە بڕێ لیژنەی ناوخۆ نازانێت لی ناوخۆ چەنە بڕێت چونکە لە بەرەوەی شتیکە هەیە خراوەتە ناو لیژنەی ناوخۆ و مەرجەکانی تیانە بەشێکیان موچیان هەرە بڕێت ئەم مەسەلەی واضح نییە کە بڵێ 100 میلیارد ئەمە ژمارەیەکە لێ دەدرێ مندی خەڵکەیە هەند بەداخەوە هەندێک پەرلەمانتاری ژێم جۆرە ڕقەمانە لێ دەرکەوەنێ معلوم نییە کە چەنەیە 100 ئەگەڕێتەوە 50 ئەگەڕێتەوە 30 میلیارد ئەگەڕێتەوە 100 میلیارد نازانیت ئەم مەسەلەی ئەبێت دەستگایەکی مراقەبە چاودێری دارایی لەم مەسەلەیە و ئەبێ حکوومەت پێشمان بڵێ لە دوای بڕین لە دوای 3 مانکە لە جێبەجێکردنی یاسا پێمان بڵێ چەند ئەگەڕێتەوە ئەمە پرسیاری ئێمە لە دوای پرسیار چاکسازیەکە جێبەجێکرا من یەکێک پەرلەمان پرسیارەکەم ئادی زەحمەت چەند پارەیە گەڕێتەوە پارەیە گەڕێتەوە لە چیا بەگەڕێت سپاس دەکەم ئەگەر بینی سەرەوەی بەڕێزت لە دانیشتنی پەرلەمان راپۆرتێکتان پێشکەش کرد سەبارەت بە وەگەڕخستنی داهاتەکان ینی دەکرێت لە هەرێمی کوردستانە سوود لە ئەزمموی کام وڵات وەربگرێت بۆ وەگەڕخستنی داهاتەکان دەکرێت چۆن ڕێک بخرێنەوە بەڵێ هەڵبەتە من بەپێی مادەی 49 لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان بڕگەی دووەمیان هەموو پەرلەمانتارێک بۆی هەیە بیرۆکەیەک تەڕەحکە لە ماوەی دەخولەکات بۆ پەرلەمانتارانی پێشکەشکە ئەم بابەتی بێ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بێت بۆی ببێتە خاڵی پەیوەندی لە نێوان پەرلەمان و حکوومەت بۆی توانی چۆن حکومڕانیی دروست باشکەی بۆ خزمەتی هاونیشتیمانیان من بیرم لەوە کردەوە نزیکەی 2 مانگە بێ بیرم لەوە کردەوە کە وتم پرۆژێک پێشکەشەکەم چۆن ئێمە لە کوردستانە داهاتەکان ئێمە داهاتێکی زۆرمان هەیە ئەم داهاتانە چۆن بەگەڕ بخین یعنی داهاتێکی زۆرت هەیە بەشێکم داهاتە چۆن ئەیدی بە موچە و بەشێکی تری کە ئەمێنێتەوە داهاتە چۆن ئیستثماری کری بەگەڕی خەیب لەگەڵەوە نێ پرۆژەی تێ بکەی هەلی تیا جێبەجێ بکەی هەلی کارکردن زیاد بکەی
فرصی عمل زیاد بکەی بەتاڵەکەم بکەیتەوە و دەخلی هاوڵاتیان و نیشتیمانیان بەرزکەیتەوە من نمونەیەکیەوەم هێنایەوە لە چەند سەرچاوەیەک وە چەند کتێبێک کە خوێنمەوە کە پەیوەندی بە وڵاتی کۆریای باشوورێ سەرسام بووم بە کۆریای باشوور تۆ دیقەت بە کۆریای باشوور لەو کاتەیە کە تەمان کۆریای باشوور و باکوور کاتێک لە بینی بلوکی سۆسیالیست و بلوکی غەربیە دابەشەکرێ کۆریای باشوور بەر بلوکی غەربیەکەوێ ئەمریکا و کۆریای باکوور بەر بلوکی شەرقیەکەوێ اتحادی سۆڤێتی جاران وڵاتێکی ئیشتراکی وڵاتێکی سۆشیالیستیە ئەم وڵاتە کە ئەمەیە شوعیەتە ئەمانە ئەم وڵاتە کە تەماشاکەی دوای نیە ئەم کۆریای باکوورە دیکتاتۆریەتی لێ دروست بۆ کێستەی بینین کە ئەتۆمی هەیە کۆریای باکوور یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان لە ڕووی سامانە سروشتیەکانەوە لە ڕووی زەراعەتەوە لە ڕووی خاکە بەپیتەکەیەوە مەساحەی کۆریای باکوور نزیکەی دوو هێندەی کۆریای باشوورە دانیشتوانی کۆریای باکوور کەمترە لە نیوەی کۆریای باشوور نزیکەی 24 ملیۆنە لە کاتێکا کۆریای باشوور 52 ملیۆنە من ئەمە 102 ملیۆنە 102,000 متر مربع زەوی کۆریای باشوور لە 52 ملیۆنە یعنی نەختێک لە هەرێمی کوردستان زیاتر بە ناوچە جێناکۆکانەوە تەبعاً ئەڵێم ئەمە تەماشام کرد بە ئەندازە لە 53 داهاتی ساڵانەی تاک لە کۆریای باشوورە $50 بۆ لە ساڵێکە دیقەتمە پرۆژەیان هەبووە پرۆژەی کاتێک کە یەکێک لە دیکتاتۆرەکانی انقلابێکەکە بەڵام بە پرۆژەوە دێت ئەم دیکتاتۆرە جنرالێک ئەبێ کە انقلابەکە تا 65 پرۆژەی بەگەرخستنی داهاتەکان داهانێ ئەنجومەن قۆناغبەندی پرۆژەی دوورمەودا داهانێن ئەمە دوای وای لیا بان تا 2015 دوای 6 ساڵ داهاتی ساڵانەی تاک لە دوای 6 ساڵ بۆ پلانە عقل استراتیژی کە من بگەڕێمەوە بۆ پێشتر کەوتم ئەگەر داهاتەکەشمان زۆر بێت ئەگەر پلانی استراتیژیمان نەبێ ئەگەر شەفافیت نەبێ ئەگەر حکومڕانێکی دروست و بێخەوشمان نەبێ سوودی لێوە ناگرین ئەبێ حکومڕانیەکە دروست بێ ئەو کاتەوە پلانی استراتیژیش دەبێ بۆ داهاتەکان ئەمە تەماشاکەی 690 هێندەی دوای 6 ساڵ 690 هێندە داهاتی ساڵانی تاک بەرز بووە لە کۆریای باشوور لەکەیان لە 912 بانکی نێودەوڵەتی داهاتی ساڵانی کۆریای باشووری بەچەنە بە $34,000 و نزیکەی $500 خەمڵاندووە کە 23 ئەوەندەی داهاتی تاکە لە کۆریای باکوور 690 ئەوەندەی داهاتی کۆریای باشوورە لە 53 کە شەڕ وەستاوە مەبەستم لە هەرێمی کوردستان چۆنەوە کە من ئەو راپۆرتم کە لە پەرلەمانی کوردستان پێشکەشی پەرلەمانتارانی کوردستان کرد باشە باز ئەگەر سەرەتا باسی زمانی وڵاتت کرد یعنی دەکرێت لە سوودی لێبینێ ئەگەر باس لە سەراستی حکومت بکەین ینی دەکرێت چۆن لە سەراستی حکومت بۆ نمونە داهاتەکان بەگەر بخرێن و حکومت دەبێت چی بکە بەڵێ من طبعا ئەو وەرەقانی کە پێشکەشەکرێت لە پەرلەمان دواتر من لە سەداوای پێشنیازی پەرلەمانتارێک داوای لە سەرۆکاتی پەرلەمان کرد سەرۆکاتی پەرلەمان داوای لێکردم کە نوسخەیان بدەمێ بە نووسراویشی فەرمی نوسخە ماوەپێچکردن هەردوێنێ پێش پشووەکە دام بە سەرۆکاتی پەرلەمان بۆی لەگەڵ پشووەکرێتەوە لە هەناو بۆکسی پەرلەمانتارەکان بۆکسیان هەیە لە ناو پەرلەمانە هەموو پرۆژەکان شتێکە بێ یان بدی بۆیان دانرێ بۆی بخرێتە ناو بۆکسەکانیان ئەمە و دواتر ئەمە ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئەنجومەنی وەزیران لە ناو ئەم پرۆژەیە من بەسەر 3 بەش دابەشم کردووە ئەم پرۆژەی پێشکەشم کرد ئاستی یەکەم چوارچێوە تیۆریەکەیەتی و لە ناو چوارچێوە تیۆریەکەیە کە من باسم کردووەمانە طبعا لە ناو چوارچێوە تیۆریەکەیە من ئەم چوارچێوە تیۆریە باسی داهاتەکانی هەرێمی کوردستانم کردووە قۆناغی یەکەم مەسەن داهاتەکانی هەرێمی کوردستان کە من لە تێبینیمە بوو لەسەر راپۆرتەکانتان داهاتی ئێمە 6 جۆر داهاتمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ڕێگە بدەی بە خێرایی داهاتەکانی هەرێمی کوردستان ئاماژەیەکیان پێ بکەم کە لە داهاتەکە طبعا 3 بنەمای ڕئیسی هەیە سەرەکی هەیە کە لە کۆریای باشوور سوودیانی وەرگرتوین لە ئێمەش سوودی لێ وەرگین لە هەرێمی کوردستان مەسەن سیاسەتی هەوڵدان و پشوو درێژی ئەبێ پشومان درێژ بێ و هەوڵ بدرێ نەکەرتەنیا خەڵک ڕابێنی لەسەر پشوو درێژی بەڵام هەوڵ نەدرێ ئەبێ هەوڵدان و پشوو درێژی و پشت بەخۆ بەستن پشت بە داهاتی ناوخۆ بێ لە کشت و کاڵا لە پیشەسازیە لە بوارە جیاجەکان بۆی هەناردە زیاد بکەین هاوردەکرا و کەم بکەینەوە جگە لە کەرەستەی خاو و هەروە جانی هاریکاری بوو ئەوەی کە گەشەپێدانی کۆمەلگا و سەرچاو و داهاتەکان وەکو هاوشێوی لە ناو کۆمەلگا پێشکەوتەکان چۆن دروستی بکەین لە تەوری دووەمە من ئەنجامەکانم خستۆتە ڕوو لە تەوری دووەمیە لە ناو ئەنجامەکاندا چەند ئاستێکم دیاری کردووە بۆ ئەوەی کە تۆ تەماشاکەی بۆ یشکی ئاستێکیان بەرپرسیارەتی پەرلەمان و حکوومەتە باشە ئەم بەرپرسیارەتیم ڕوبەڕووی لیژنەی وەبەرهێنان و لیژنەی دارایی کردوتەوە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەنجومەنی پلاندانانی ئابووری واتە ئەنجومەنی پلانی ئابووری لە کوردستانە دابمەزرێت تا سنیما ئەم ئەنجومەنە بۆی بتوانێنیە پلانی قۆناغبەندی و دوورمەودا بۆ 4 ساڵ بۆ 8 ساڵ بۆ 12 ساڵ پلان دابنی ئەنجومەنی دوورمەودا باشە دەگرم وڵات بەس ناوبڕێکمانە دواتر قسە سەر ئەرکی حکوومەت و پەرلەمان و پەرلەمانیش دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم، شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستن بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاڵ بوو خۆشترینیان دێتە سەرمێز هەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11-20 هندی و 11-20 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هاومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کەک من پێش ناوبڕەکە بەس من لەوە کرد کە راپۆرتەکەی بەڕێزت کە
باس لە بەگەڕخستنەوەی داهاتەکان دەکات لە هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی ئاستی بژێوی تاک لەسەر ئاستی حکوومەت هەندێک شت باس کاسی حکوومەت و پەرلەمان یعنی دەبێت چی بکرێت لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی پەرلەمانیش بۆی کە داهاتەکان ڕێک بخرێنەوە و داهاتی تاک لە کوردستانە بەرز بکرێتەوە. بەڵێ من طبعا لەو دانیشتنی دوێنی پەرلەمانی کوردستاندا لەو دە دقیقەیە کە راپۆرتەکەم پێشکەش کرد لە تەوەری دووەمیانە کە ئەنجامەکەم بەسەر چەند ئاستێکا دابش کردبوو کردووە لە ناو راپۆرتەکەی منە ئاستێکیان پەیوەندی بە ئاستی بەرپرسیارەتی پەرلەمان و حکوومەت پێکەوەی هەماهەنگی نێوان ئەمانە پێکەوەیە هەمانگێ لە نێوان چی کات دەستەی لیژنەی وەبەرهێنان و دارایی لە پەرلەمان دوو لیژنن پەرلەمان 19 لیژنەی هەیە ئەم دوو لیژنەیە بە هەمانگی لەگەڵ چیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی داریایی و ئابووری وەزارەتی پلاندانان چی بکەن ئەنجومەنێک پێک بێ بە ناوی ئەنجومەنی پلاندانانی ئابووری ئەم ئەنجومەنە بۆ 8 ساڵ 12 ساڵ 15 ساڵ پلانی ئابووری دابنێ ئێستا ئەنجومەنێکشمانەیە بە ناوی ئەنجومەنی بزان باڵای و ئابووری و بەرهێنانە بۆ بەرهێنان بەڵێ ئەنجومەنی باڵای یاسای وەبەرهێنانی هەموارەکرێتەوە لە داهاتوە تێبینیە لەسەری ئەم ئەنجومەنی پلاندانانی ئابووری بۆ ئەوەی تۆستێک بەشێ لە ئیشەکانی بەگەڕخستنی داهاتەکان من ئەرکەکانیم دیاری کردووە بۆ ئەوەی ڕوون بێ مەسەن ئەم ئەنجومەنە کە پێگەین دەبێت چی بکات لە کوردستانە ئەنجومەنەکان ئەبێ ئیشکا بۆ زیادکردنی داهاتی ناوخۆیی داهاتی ناوخۆی چۆن تۆ زیادەکەی بۆ ئەوەی مەسەن بەرهەمی کشتتوکاڵی پیشەسازی کەرتی تایبەتهان بدەی یاسای وەبەرهێنان ئەوکەی بەتاڵەکەم بکەیتەوە داهاتی ناوخۆیی کەم بکەیتەوە لە ڕووی زەڕیبەوە بە پێی سیستمێک ڕێکی بخەیتەوە هەموو ئەم مەسەلانە بەرهەمی داهاتی ناوخۆیی زیاد بکەین زیادکردنی سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستاندا هانی کۆمپانیا زەبەلاحەکان دێ سەرمایە گوزاری بکەیت کە سەرمایە گوزاری کرد داهاتێ تۆی زەریبێ خەیتە سەر ئەو کۆمپانیا زەبەلاحانە دوایی داهات زیاد دەکەیتەوە و هەلی کاریش ئەدۆزیتەوە بۆ هاونیشتیمانیەکان بۆ گەنجانی وڵاتەکەت زیادکردنی هەناردە زیاد بکەیت هەناردەی مەسەن لە بواری کشتتوکاڵیە لە بەڵێ ئێمە ئەتوانین لە بوارانەیە هەناردە زیادکەی و بۆکو کەلوپەلی هاوردە و خۆراکۆمانە کەم بکەینەوە بازارەکان ئێمە پڕە لە کەلوپەلی ئێرانی ئێستا باز کە لە سەدانەوەتی مەسەلەن هەرێم پشت بە کەلوپەلی من نازام ئەو ژمارە ئەو ژمارە بڵین ئاماری فەرمیە دەکرێت ئەنێمە کەم بکرێتەوە بەڵێ بێگومان ئەگەر هانی کەرتی کشتتوکاڵی بدەی ئەتوانی نییە تەماتەی شارە زور و پێنجۆن زۆر خۆشترە لە تەماتی و وڵاتانەکە لە ناوسم لە هینا لە خاندوی پلاستیکیە لە تورکیا و ئێران بۆمان دێن یعنی داهاتی ناوخۆیی کوالیتیشی بەرزترە وتامی ئینترە لە خۆراکە بۆ جگەلەوە جێک زیاتر جێگەی متمانەیە هەندانی کەرتی کشتتوکاڵ و کشتتوکاڵکاران و ئەوانەی کە خەریکی کشتتوکاڵ بۆ نمونە تۆ بودجەیەکی باش بۆ مەسەری کشتتوکاڵکەی جگەلەوەی کە پێداویستی ناوخۆی لە بواری کشتتوکاڵی فەرامەکەی هەناردە زیادەکەی لە کشتتوکاڵە لە پیشەسازیە لە بوارەکانی تریشە مەسەلەن کەمکردنەوەی باچ بە تایبەتی لەسەر کەرەسەی خاو بۆواندانی کەرتی پیشەسازی لە نووسە کەرەسەی خاو کە یە باجی لەسەر کەم بکەیتەوە بۆ ئەوەی هانی کەرتی پیشەسازی خۆ بە پێچوانە ئێستا مەسەلەن کۆمەڵێک ئێستا لە سلێمانی و لە شارەکانی تریش چەندی کارگەی ناوخۆ داخرابەوەی کە مەسەلەن سوتەمەنیان لەسەر گرانکراوە کارەبایان لەسەر مەسەلەیە کە تۆ باز لەوە کەم کردەوە بێ مەرجێشی بۆ دابنەی بۆی نییە هەلی کار زیاد بکات کرێکار زیاد بکات و بێ مافی پارێزراو بێ وی لە کەرتی تایبەتی شەیشەکە هەمان مافیە بێ و کوچۆن لە کەرتی گشتیای بێ عقدێکە بێ ئەمانە ڕێک بخرێنەوە مۆ مەسەلانە ئەرکی پەرلەمانەمانە ڕێکخێتەوە پرۆژەی بچێتە بواری جێبەجێکردن ئەتوانی زۆر بواری کە ڕێک بخیتەوە لەگەڵ ئاسی دووەم لە ناو ئەنجامەکانە یاسا و پلاندانانە لە پەرلەمانە ئەوەی کە پەیوەندی بە پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمانە بۆم دوو لیژنەیە بۆی ئەنجومەنی پلاندانانی ئابووری دابنێن یاسایەک دەربچێت لە پەرلەمان بە ناوی یاسای بەگەڕخستنی داهاتەکان لە هەرێمی کوردستان عێراقدا ئەم یاسای بەگەڕخستنی داهاتەکان لە هەرێمی کوردستاندا و من لێرەیە کۆمەڵێک 5-6 ڕاستپاردە پێشنیازم کردووە ئەرچی ئەم یاسایە بێت کە تیا جێگیر کرد ێزە دەرفەتەوە نییە ڕووکرێتەوە ئاستی سێم حکومڕانی و دامەزراندن لە ناو هەرێمی کوردستاندا بۆ نمونە لە کۆریای باشووردا خوێنی تازە هێنرایەوە عقلی تازە هێنرایەوە و تاقی تازە هێنرایە ناو حکومڕانیەوە گەنجکردنەوەی حکومڕانی پێویستەکە حکومڕانی گەنجکەینەوە ئەو تاقە باشانی لە ناو چۆنیانی دامەزراندن داهاتی ناوخۆ بۆ نمونە زیاد دەکات لە کاتێک ئێستا ئەوان دەڵێن بەهۆی داهاتەوە ناتوانین ئەوەی کە ئێستا مەسەن نزیکەی 200,000 دەرچووی زانکۆ پەیمانەکان کە تۆ داهاتت زیاد کرد و بە پێی زیادکردنی داهات و کەرتی سەرمایە گوزاریت گەشە پێدا و باجی لەسەر کارگەکان کەم کردەوە هەلی کە دامەزاند و وای لێگەی ئیتر هەموو دەرچووی زانکۆ کە ناڵێ حکوومەت تەعیینم کە
ئەچێت لە ناو کارگەیەکە ئیشەکە مافی پارێزراوە و موچەیەکی بەرزتریە بێ و هەمان ئیمتیازاتی بێ وکو لە حکوومەتە هەیە ئەم کەرتی تایبەتیش ئەبوژێتەوە کە کەرتی تایبەت من لە نقطەیەکی کە لە ناو ڕاستپارەکە باس میکرۆ چۆن هەندێک بوار بدینە کەرتی تایبەت بەڵام بەرژەوەندی گشتی تیا پارێزراو بێ مەسەن بواری تەندروستی کەرتی تایبەت ئەو بێ نەقۆرەخرێ بوو کۆمپانیەکانی حیزب وەک لە کوردستانەیە قسەمان لەسەر بازاری ئابووری ئازاد و بازارینە وڵاتە پێشکەوتەکانی وکو ئەڵمانیا بۆ نمونە هێڵەکانی هاتوچۆکردن بەس لە ئەڵمانیا لە ماوەی نزیکەی کاتژمێرەکە لە کاتژمێر حوت بۆ هەشتی بەیانیانە نزیکەی 7 ملیۆن هاو نیشتیمانی بە ئێسبان و ئوبان و شتراسەبان و ئەمانی کە قیتاری ناوخۆیە سواری ئەمانە بن هاتوچۆکەن حکوومەتیش کەرتی تایبەتیش بەشدار و حکوومەتیش بەشدارە بە شێوەیە حکوومەت بەشدارەکە کەرتی تایبەت بەشدارەکە بۆی حکوومەت پاسەوان بێ بەرگری لە مافی گشتی بکات بەژۆندی گشتیکات مەبەستم لە چی ئەبێ کەرتی تایبەت هەندێک شتێ حکوومەت پێی ناکرێ ئێستا بۆ نمونە هێڵی شەمەندەفەر بتێ لە کوردستان دروستکەی ئەبێ هانی کەرتی تایبەت بدەیت جۆرێ لە ئاسانکاری بۆ بکەی وی کەرتی تایبەت بێتین بە ماوەی 15 ساڵ ئەم مەسەلەیانی بیدەیتێ ئاسانکاریی بۆ بکەی بۆی دوجار نییە ئەم پرۆژە گەورە زەبەلاحانە لە استراتیژیانە جێبەجێکەی من لە ناو ئەستی سێمە باسی حکومڕانی و دامەزان کرۆ کە گەنجکردنەوەی حکومە نێشتنی دامەزان نابێت کەمیان دامەزان لە ڕێواستەوە بێن توانە و سەریقی کەس طبعا ئەم نمونانی کە من هێناومەتەوە دراسەم کردووە لە کۆریای باشوور کە هیچێکە لە وڵاتە پێشکەوتوەکانی کیشوەری ئاسیا ئەمە وە لەسەر ئاسی گیانی ژەسێکێکە لە وڵاتی پێشکەوتوەکان ئاستی خوێندن لە کۆریای باشوور 296 ڕۆژە خوێندن لە قوتابخانەکانە لە کۆریای باشوور یەکەمە لەسەر ئاسی جیهانە وکە سعاتەکانی خوێندنیش کاتژمێرەکانی خوێندنیش زیاترە ئەمەت نییە کەواتە توانای مرۆیی گەشە بە توانای مرۆیی ئەدرێ ئێمە ئەبێ نیە توانای مرۆیەکان گەشە پێ بدەین کە گەشت پێ بدات توانێت سوود لە تاقە ناوخۆیەکان سوود لە وزە و توانای گەنجان و ناوخۆ وەربگرین من لێرەیە لەناو ئەم ئاستە شابات کرد دوجار من لە دانیشتەکەی دوێنێ پەرلەمانە ڕاستپاردەکانم قسە باشین بە کورتی یعنی ڕاستپاردەکان ئەوەی کە سەرەکیێنی چی بۆی کە ئێمە داهاتمان وەگەر شەفاف بکرێ بۆ نمونە بەڵێ لەناو ڕاستپاردەکانە کە ئیشارتم پێکردووە لە پێشە باسی ئەوم کردووە باسی داهاتەکانم کرد وەکوتم ئێمە 6 جۆری داهاتمانەیە پێشتر بە ئاماژم پێکرد لەناو ڕاستپاردەکانە ئەبێ داهاتەکان یەک بخرێن و پەرلەمان چاودێری بکات ئەمە یەکێکە لە نقطە بنەڕەتیەکان بۆیە لیژنەیەک لە پەرلەمان پێک بێنرێ لە کۆی فراکسیۆنەکان بە ناوی چاودێری داهات ئێمە لیژنەمان نییە لە بەناوی چاودێری داهات هەرچەند لیژنەی دارایی خەریکی داهات و بە دوایداچوونە بەڵام لیژنەیەکە بێ بە ناوی چاودێری داهات لە کۆی فراکسیۆنەکان پێک بێنرێ نوێنەرایەتی فراکسیۆنەکانەوە ڕاستپاردەکەم سندوقێکی تایبەتە بێ بە ناوی داهاتی بەگەڕخراو ئەو سندوقە بێ کە داهاتەکەی ئەخرێتە ناو چۆن بەگەڕیەخەی بۆ کەرتی تایبەت بۆ چ شتێک چۆن ئیستثماریەکەی و چۆن هانی هانی پرۆژەی بچکۆلە ئەدی تا پرۆژە زەبەلاحەکان بۆی بتوانینێ هەلی کار زیاتر فراهەمکەی لە کوردستانەوە داهات زیاد بکەین و گەڕانەوەی متمانە بۆ بانکە حکوومیەکان لە هەرێمی کوردستاندا متمانە ئەبێ بگەڕێ کە بانکە حکوومیەکان متمانەی گەڕادەوە تۆی هاونیشتیمانی پارەدانی لە بانکەکانە وەکە بارەشەدانە داوام کردووە کە ئەبێ نیە قازانجی ساڵانەی پارەدانرا و پاشەکەوتکردنەکە زیاد بکرێت و کاتێک لە بانکە حکوومیەکانیش قەرزە درێ بە کۆمپانیەکانی وەبەرێنان بە ئەست نزم بیدات واتە لەم بینەیە هەم هاونیشتیمانیان قازانجە بێ و پرۆژەش دروستەکرێت بە ئاستی نزم بانکە حکوومیەکان و کاتە تۆ چی لە جیادی پارە لە ماڵەوەدانی لە بانکەکان دایانی بانکەکان متمانەیان ئەبێ و پارێکی زۆر لە بەردەست حکوومەتایی بۆی ئیشی پێ بکات ئەم مەسەلەیە باز لەسەر کەرەستەی خاو کاڵی مامناوەدیلا ببێکەوە زۆر گرنگە ئەگەر بتوێ کردی شەفافیت زۆر مهمە لە داهاتە هەبێ هەرێمی کوردستان کێشەوەی لە ناو چاکسازی بێ شەفافیت لە داهاتە هەبێ ئەگەر ئەبێ بزانین داهاتی ئەو سەدان هزار بەرمیل نەوتەی کە ڕۆژانە هەناردەیەکرێەوە فرۆشتێمانە ئەبێ شەفافیت دەبێ و ئەبێ لیژنەیەکی یەکلاکەرەوە بێ دەستی دەستپاشی هەرێم و چاودێری دارایی و راپۆرتانیان ئەبێ بەهێن وەربژێرێم لە پرۆسی بەڕێوەبردنە بەشبەشکاری هەبێ لە بینی کەرتی گشتی و کەرتی تایبەتە کەرتی تایبەت بێنیتە ناو کەرتی گشتی لە بوارەکانی مندامنا تەندروستی خوێندنی باڵا گواستنەوە و گەیاندنا کەرتی تایبەت دەبێ بە شێوەیە کە مافی گشتی تیا زامن کرا باشە بەڵێ بە کورتی ئێسێمە کێشەمان نیە لە ینی کەمی داهات کێشە لە بەگەڕخستن و یعنی ڕخستنەوەی داهات و شەفافیەتە لە کوردستان ینی پێ دوایە گەر ئێستا دەستێکی پاککە بێ ینی بژێوی تاک لە کوردستانە زۆر لەوە بەرزتر دەبێت کە باشتر دەبێت دەستی کەمینە پاکە بێت ئەبێ پلانی استراتیژی هەبێت ئەبێ پەرلەمان ڕۆلی ڕقابی خۆی ببینێ ئەبێ حکوومەت بڕای بە شەفافیت دەبێ ئەبێ حکوومەت خزمەتکاری خەڵک بێ بۆ عەقلێتە حکومڕانیە گەر بکرێت هەموو ئەم مەسەلانەوەم خاڵانی کە من ڕاستپاردەم کردو و خەڵکانی عەقلی وڵاتە هەن کە پێشپرۆژەی زۆر باشیان هەیە پێشنیازەکەن و عەقلی زۆر باشمان هەیە لە وڵاتی ئێمە بتوانین سەرمایە گوزاریان تیا بکەین سوودیان لێ ببینین هەموو ئەمانە 2000 توانین یە پرۆژەی زۆر باش بدەینە حکوومەت وەگەر حکوومەت لەم چوارچێوە ئیش لەسەر کاوە پەرلەمان دەوری ڕقابی ببینێت
ئەم حاڵەتە ئەتوانین ئەو داهاتەیە هەم داهات زیادکەین کە داهاتمان زیاد کرد چی زیاد دەبێت پرۆژە گەورە زەبەلاعەکە زیاد دەبێت هەلی کارکردن زیاد دەبێت بەتاڵە کەمەکرێتەوە کە وابوو دەخلی هاوڵاتیان داهاتی ساڵانی تاک بەرزە بێتەوە ئەو داهاتی ساڵانی تاکمان بەرز کردەوە خۆشگوزەرانی بۆ هاو نیشتیمانیایە و پێگەی ئێمە بەهێزە بێ لە ڕووی ناوچەیەوە و لە ڕووی ئاستی جیهانیشەوە خۆ عێراقیشێکە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکانی جیهان بەڵام عێراق بۆی شەڕی تایفیەوە و شەڕی حیزبیەوە و شەڕی ناکۆچی و جادە و هەموو عراق جارێک نابێتەوە بۆ عێراقی جاران نابێ بە عراقی دڵ هەر عراقی جاران و نەبێ عراقێکی باش بوو بێ عراقیی دیکتاتۆر عراق ئارامی بەخۆی نابینێ طبعا داهات باش بکرێت و بەگەڕ بخرێت پێویستی بە ئارامیە ئاسایش مهمە ئەبێ لە پێشتا هێزەکان بڕیان بە پاراستنی ئارامی و ئاسایشە بێ لە کوردستانە هەر وڵاتێک ئارامی و ئاسایش نەبوو نە سەرمایە گوزاری تیاکرێ نە داهاتی تیا بەگەڕخرێ نە متمانە بە بانقەکرێ نە ئەتوانی نییە ئارام لە هیچ بووە کەواتە هەنگاویەکەم مەسلەی ئارامیە و دواتر ڕێخستنی و پلانی استراتیژیە و پلانی استراتیژی و دەوری ڕقابی دەسەڵاتەکان لێکجاکردنەوەی دەسەڵاتەکان لە هەر سیستەمێکی دیموکراسیە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی ڕاپەڕاندن و دەسەڵاتی دادوەری سێ دەسەڵاتی جیاوازن یعنی سربەخۆن ئەبێم دەسەڵاتانە چاودێری یەکتری بکەن بە تایبەتی پەرلەمان کە ئەرکی مراقەبەکردنی دەسەڵاتەکانی تری هەیە دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی باشە سپاس دەکەم کاتمان کەماوە بەس دەسەرتەوەرێکی تریش مەسلەی پرسی دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو قسەی لەبارەوە بەڕێژ ئەندامی لیژنەی ڕۆشنبیری هیچ پرۆژێک ئێستا گەشتوتە پەرلەمان بۆ پرۆژێک لەم کاتە بۆ ئەنجومەنی باڵای میدیا خزمەت دەکات بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ مەسەلەی پرۆژەی ئەنجومەنی نیشتیمانی میدیا کۆمەڵێک مامۆستای زانکۆ پرۆژەیەکیان نووسیوە بە ناوی ئەنجومەنی نیشتیمانی میدیا لە کوردستان 23 مادەیە سندیکاش پرۆژێکی تری هەبوو من خوێندومنەتەوە وا بزانم سندیکاشەیە بەڵام من بڵاویشم کردەوە بەڕەهایی بە تەواوەتی دژی پرۆژێکی لەو جۆرە و پێم وایە پرۆژە کۆتوبەت بۆ ئازادی میدیای دروستەکە ئەو پرۆژەشم خوێندەوە تێبینی زۆر هەیە لە ڕووی یاساییەوە تێبینی زۆر هەڵەگرێ و لە ڕووی ڕێخستنەوە پرۆژەیەک نییە کە دەوریە بێ بۆ ڕێخستنەوەی میدیای کوردی زۆر بێ سەروبەرە میدیای کوردی ئەجێندای سیاسی هەیە میدیایکی ناپیشەی لە کوردستانە ڕەنگە میدیاکاران لەم قسەی من بڕەنجێن نیگەران بن من پێم وایە میدیای ئایر هەژدەمان نیە لە کوردستانە ئایر چەندمان هەیە نیمانە یعنی لە خوار ئایر هەژدەوەمانە نەک ئەوەی بە دوای ئایر 21 و 24 بگەڕین بەداخەوە میدیای ئێمە میدیایەکی لێوان لێوە لە ینی کاریگەری سۆشیال میدیا زۆر نابەرپرسیارەتی زۆر ئەو زمانە زبر و زمانی تۆمەتبارکردن و ئەو زمانە ئابروبەریە ناشرینی لەناو سۆشیال میدیا بەشتێکی گوازراوەتەوە بۆ ناو میدیای کوردی ئەم مەسەلەیە میدیای کوردی پێویستی بە ڕێخستنەوەیە بەڵام ئەم ئەنجومەنی باڵای میدیا ناتوانێت ڕێکی خاتەوە مەترسیم هەیە پرۆژەیەکی لەو جۆرە پرۆژەی وا نهاتۆتە پەرلەمان ئەگەر بێت ئەدرێتە لیژنەی ڕۆشنبیری بۆ بەشێکی زۆر ئەم پرۆژەیە لەگەڵیانین ئەم ئەنجومەنی باڵای میدیایە دوجار ترسیەوە هەیە کە میدیا دابخات یەکێک لە دەسەڵاتەکە هەرچەند لەناو پرۆژەکەی وانەتیای نییە بەڵام قابلیوەیە کە هێتە پەرلەمان دەستکاری بکرێ زۆری بگۆ ڕەنگە 170 بگۆڕێت ئەم پرۆژەیە کە بێتە ناو پرۆژێکی وان کە میدیا لە خاڵبا بێت بە داخستنی میدیا بۆی من بۆ تاریخێنە بۆ مێژۆم قسێم تۆمارکەوە نەڵێن فلان کەس پەرلەمانتار بوو لە لیژنەی ڕۆشنبیری بوو هێشتیوە بە هەموو شێوەیەک من ڕوبەڕووی دژایەتی پرۆژە یاسایەکە کەم کە ناوی ئەنجومەنی باڵای میدیا یا ئەنجومەنی نیشتیمانی میدیا بێ لەبەرەوەی مەترسیم هەیە ئەنجومەنە دواتر دەسەڵاتی بدرێتێ میدیا دابخا سبەینە کەناڵەکەی ئێوە داخا لە ژێر ناوی کۆمەڵە دەستەواژەی لاستیکی و چەمکە کە بڵێت تۆ ئاسایشی گشتی دابوونەریت فڵان ئەمانەت پێشێل کردووە بۆیە لە کوردستان ئەوەی کە شانازی پێوەکەین بەپێی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 هیچ کەناڵێک داناخرێت کەواتە لێگەڕین ئەمە ئەنجومەن شتانە لێگەڕین بە ئیشدۆزینەوە بێگەر بۆ مەزموعەیە خەڵک ئەبێ لە جاری ئەڵێ بێ لە پەرلەمانە سوێن بخۆن بەس وەزیر و ئەوەی لە پلەی وەزیرە لە پەرلەمانە سوێن دەخوان ئەمانە ئەندامی ئەنجومەنی باڵا یعنی کۆمەڵێک پرۆژێکیان گەڵال کرد سەرڕای دەستخۆشین بۆ مانوبوونیان بەڵام ئەم پرۆژەیە هیوادارم و ئەزانم گومانم نییە لەسەروی کە بەنیەتێکی پاکە بۆ ڕێخستنی میدیا نووسیانەوە هاوڕیانە بەڵام ئەم پرۆژەیە پێم وایە بێتە پەرلەمان زۆر دەستکاریەکرێ و بە زیان بۆ میدیاشێتەوە ئەوانش پەشیمان بنەوە دوای سپاس بۆ ڕسمم براقانە ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ ماوەی سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ